وكاتب باش. السلام عليكم. باشي ماموسا چون ماموسا ببوورە لە کاتە دەگرم بەس یەک پرسیارمان هەبوو وەڵا ڕاتچیە لەسەر ئەو کوشتارەی لە بەرامبەر عەلەویەکان کرایە لەلایەن هێزی تحریری شامەوە تۆ وەکو بانگخواز و کەسایەتێکی دیاری ئیسلامی؟ ئاگام لە هیچ نییە برای من لەخۆمەوە ناتوانم قسە لە شتێک داکەم کە علمم پێی نییە. هەموو دنیا باس دەکات چۆن یعنی کەسێکی وەکو تو متابعی ڕووداوەکی وا ناکەی کە لە تەنیشتە. برای من خۆ عیب نییە ئینسان ئاگای لە هەندێک شت نەبێت. ئاقای ناکە نا ئەوە قەپاتی کرد. ئەها قەپاتی کرد دەنگ بیناسی قەپات کردووە تیستت کرد بابە کردە تیستت لە کنە من دەرچوو بەهەرحاڵ مامۆستا نانە تۆ بەو مانجی ڕەمەزانە ڕاتچیە لەسەر ئەو هەموو خەڵکەی کە پشگیری ئەو کۆمەڵ کوژیان دە ڕێی چییە؟ باشە پرسیارەشکە لێ یەکەم هەر کەسێک بکرێ من لەگەڵی نیم. نانە ئەوە باسی عەلەوی عەلەوین بۆ مەکات بوویتە محامی عەلەویەکان پێگەیشتی بڕۆ بەدوای کەسێکی وەک خۆت دابگەڕە قسەی لەگەڵکە تااقەتمان نیە بۆ ڕەمەزانە لەگەڵ جەنابەت. باشە تو بانگخوازی زەماوەرەک هەیە من خەڵک بۆ دین بانگ دەکەم. باشە ئەو دینە دەکرێتن پشگیری لە کۆمەڵ کوژی بکرێ لە ئەفریقیا و لە نازانم ئوسترالیا لە فلان سووش و پشبنەچی کراوە. بەڵێ یعنی تۆ ئاگاد لەو هەموو ڕووداوی سووریانیا مناڵی 6 ساڵ متابعە دەکات جەنابەت بانگخوازێکی دیاری متابعەت نەکردیە ئاگاد لێ نییە یان ئاگام لێ نییە. باشە لێ کە سووریا ئازاد کرا ئەوەی دەزانم تێگەیشتی بۆ تەلەڤیزیۆنت نییە مامۆستا یعنی مۆبایلت نییە خەتی ئەنتەرنێتت نییە یعنی بەڕاستی برام وەڵا فەیسبووکم نییە لە پێش ڕەمەزانەوە لام بردووە فەیسبووکم نییە وەڵی تیکتۆکە چییە نیمە چیتر هەیە ئەوستانە ئینستایە نیمە بەخوا چ دەوێت ئێستا ئەی تەلەڤیزیۆنمان دەمێت کە سوتاوە بەخوا لای وەستایە پێگەی خوا شاهێدە یعنی ئەو جەماوەرەی دێ لەگەڵت دادەنیشی قەت بەعز ناکە ڕووداوە چیداوە لە مەشغوڵە جەماوەر پرسیار دەکات چۆن نوێژەکەی بکات چۆن ڕۆژی بگرێ ئەرێکی لەسەر باشە بیکات چاکاتی خراپە وازی لێ بێنێ خۆ لەسەر هەموو تاکێک واجب نییە بزانێت لە سوچ و خوشببوونی ئەم دنیاچی ڕوویدا و کۆمنت و تعلیقی هەبێ لەسەری. باشە مامۆستان پرسیارشکە لێ بکەم ڕاتچیە لە دەڤەری بارزان مەمنوعان خەڵک بچێتە حەج و عەمرە خوا پرسیارە مامۆستا جوانیە فەرموو ڕاتچیە لە دەڤەری بارزان کەس بوو نیە بستە حەج و عەمرە بەخوا ڕاز نییە باشە بەو خوای حەملەدار دەناسم لە دەڤەری بارزانە و حەملەداریشە و خەڵکی دەبا بۆ حەج و عومرەی. ناوی چییە؟ ئاخر من دەزانم ئەمە خەبەرمان هەیە مەسەلەن وانە بەس فەرموو ناوەکەی بدە تو دەڵی دەیناسم بفەرموو. برام وەڵا دەیناسم و دەشتێت و خەڵکیش لەگەم خۆی دەبا و چەندان جار من لە مەکەش ئاخر ناوی چییە؟ من باشە تۆ ناڵێی باشە مامۆستا پرسیارشکە ڕاتی لەسەر وەزعی کورد لە ڕۆژاوە. برام چەندان کۆمپانیای حەج و عومرە هەیە بادینین هەر هەمویان بادینین و بادینی جودایە لەگەر ئەوەی بارزانی ناویان چییە کۆمپانیاکان ناوی چییە؟ باشە مامۆستا پرسیاری کۆتایی باشە تا هەرب دەکە بەس قەی ناکە مامۆستا ڕاتچیە لەسەر شۆڕشی ڕۆژاوە بۆ خۆ پرسیاری قورس نییە تو کابراایەکی لە ناو کۆمەڵگە کوردی وایە ئەنا ئێنابی قسەتەبی لە سەوزی ڕۆژاوە یەکەم جاری باسم کرد کە پرسیاری ئەحمەد شەرعم لێکرا وتم زۆر دڵخۆشم بەوەی کە سونیە وڵاتی سووریا گرتوێتەوە دەست بەڵام ئومێدم وایە کە عەدل و دادپەروەر بێ لەگەڵ کوردەکانی ڕۆژئاوا و هیچ جیاوازیەک نەکا لە بینی کوردێک و عەرەبێک و حەقی خۆیان پێ بدا و زوڵم مستەمیان لەسەر نەمێنێ. ئەوە یەکەم قسەی من بوو لە ڕووداو کردم لەگەڵ هیوا جەمال. بەڵێ باشە بەس مامۆستا ئاخر حەقی مساوات جودایە لەگەر ئەوەی کورد نەتەوەیشکەوە نیە عەدل و دادپەروەر بن کاکە دەڵم عەدل و دادپەروەر بێ لەگەڵ هەمووی. یعنی تۆ ئەی ڕاتچیە لەسەر مەزلوم کۆبانی بنبوونە
ماذا تو جوله من بقدا رمضان نوجا كانت دكاي بروجوني استمع مستا او اشتكى لما بيني بلي ما اشتكى لما بيني من اخويا تهرم مكبه بسياري انغو هر اشتكى بينا ميني دين او امن رجنا من نسكم كوملك بسيارم هي لو تو كابرا شي رمزي رمز شي اسلامي كاني دست خوش بي بس ابو طاقة الدنيا اتو ابو لا تيردا وبساعات قصدكي بو دنگا شي ازاد قصناكي اي باشا لولو ميدياي بارتي وشتي باشا بزيدين بس بو ميدياي بارتي وشتي اون دا ازاي بو دنگا شي ازاد كبسيارغان لبر او نو اشكي بوشي خود او دكي خوش نيا ما مستا انغو دا بيدنجي مخلق بن جويلة من بقرا كاكا تو ناوت شيء ناوكات من دزاني بزبير متوتوا ما قادر نادرة كاكا قادر جيان بلى بامن يعني دوق سي برانا ودوق صوزانا بو يكتب فرمو خوابي كين كا قادر بو خوايا موضوعي من أونية أو ميدياي بارتيا أو هي تشيتيا أو هي إسلامية أو هي تشيتشينيا يعني لم رمضان دا لواني لقل دا تلفزيون وميديا من مقابلة مهبو كردوما ألام فرق هيا لبيني ميديا لقل ميديا يشتر لشيدا يعني كسيك دي برسيار دكا ما بس دي استفادة ما بس دي استفزاز كردنو خالص القرتنو ناوزران دنيا للاي خلق اما جوانية مسلوبة قادر جان اما بخوت ما براي شيرينم ستا برسيار لما كيما وصا الرأي تشي لسا دتوي كرد دولة بي دتوي كرد كياني خويها بي حزناكي كرد ظلمة والله مددمو برا والله برام ظلم لك راوا والله برا من الريفراندوم زور بجدي لقلبهم دنك بدري بوي كرد كياني خويها بي لبر كرد نقل بر حزبك ولزور والله كان ظلم لك را او رأي من برايمن اما تبي استفزازاته اي فلانه كشيا اي فلانه متجانا كاكشيا ومتشم داوي ما مصاب بستياني شلون استفزاز من لا تشيد او مكديا من بكملك بسيارم كدياوي كلام ميديا كان لي تناكري حسب ذكر ميديا كردي انا بقول ما ناكري كاكا او تكملك بسيار كردو جواب ده برش والله بيدنا خوش نبي نوع وا ازانم بس ما مستبز او بسيارم هي راتي لسر او برا مسلماناني كبو منج رمضان مثلا بجيري كشتن لكن دس خوشي لكشتن لكن اما حق ما علوي او نيه علوي كان يعني استا برسياركت معقوله هر مسلمانك بجيري لكشتني كساني مظلوم مستملك را وبريء كا والله برادة شتا جهنم بالي او جوانا هر مسلمانك بي عرب بي سني بي شيعي بي دستي لكشتني مسلمانان نك مسلمان حتى لكشتني كافريش كبيتاوانا والله برام ظالم هدي اول ديل دز برز دكاتو يعني ديل بخود دزاني ونيا كاكا وتم براجان من لقال ظلم نين اسلام لقال ظلم نيه تيجيشتي بونمونا خالدي كوري وليد رزاي خواي قوري لبي لجنجك دا لغزايك دا كوملك كاس وتيان صبأنا اوان ما بس يعني بوبلين اما لديني خومن وازمن انها تينا سر اسلام بلام خالد ليان تينقي جواي زاني دلن القراوينا وكشتني پیغمبر عليه الصلاة والسلام فرمي اللهم اني ابرأ مما صنع خالد خوايا من بريم لوي خالد كردي راسينيم لوي خالد كردي خالد يكوري وليد جابزانا صحابه جو پیغمبر بری بوله ایشکی و ام برین لا ایشی هر کسی جابناوی اسلام بناوی هر چیه به ظلم کا خوان رجیب کا غدر لا كان لقالين برا شلون لقالين برا من باشا ما مسلو انا كان قتار مثلا يعني داوله خلق كان انا كقادر دوام بكل معنا كاك جا مشكلة هي وعين الرضا عن كل عيب كليلة وعين السخط تبدي المساوية اگر تو بچاویل که کد بو من دانا بو استا تو پیشوی تلفن بو کی نظرت لسربک شوازك به تو واد زاني من هر اوم بس نا اواني برايمن يعني ضلي باسي اوشتانا انا كنت شلون باس معنا كدو بردوام باسي ظلم دكين استاد دوينه من لا وتاري دوينه من درسي دواي عسر باسي يوم كردوكا هر كسيك مالي ملت بخوا ظلم لملت كا جا هر كسيك به مسؤولك به دصلات دارك به مديرك به شخصي شي ملت خوي به او گناه بارده به خوش دامده چه جهنم و کاکوتم صدام مالی لدوای خوی جهش لقل خوی نیبرد قبر قذافی نیبرد بشار اسد نیبرد همو ما باز کردو کاکا باشه به هیوان زور بی ما بکات نگرم باز یک بسیاریش کم ببیراتوا نه آخر براسی او زور گرینگ ام کسی چی آجال دوستم بردوام اتوش جلی دبی لوی که
سەگ و پشیلە لاقیان دەبڕنەوە لۆ دوعا و نوشتە ئایا لە ئیسلام گوناح نییە تاوان نییە ئەوە دەکرێ و ئایا ئێوە صد گوناحە صد ئیسلام لەگەڵ ئەو وحشی گەرەتێنە باشە مامۆستا قەت گوتارتاندایە ئەنی ئەمە بۆ گلەیتانێن ئەنگۆ تەسیرتان ناو کۆمەلگا هەیە ئەو وحشی گەریە سەگ و پشیلە بوونەوەرەی خودایینەوە نیە یعنی دلاقیان دەبڕنەوە بەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ دوو حەدیث بۆ باز دەکەم بەڵێ چەندان جار باسم کردووە نەک بڵێ بۆ باسی دەکەن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێتی دەخەلەت امرأة النار في هرة ئافرەتێک بەهۆی یەک پشیلەی چوە جەهەنەمی بەس بەهۆی تاوانی بەرامبەر پشیلەیەک وتیان بۆچی وتی حەبسی کردبوو نە بەرەڵای دەکرد بۆ خۆی بچێ نان و ئاو بخوا نە بۆ خۆشی نان و ئاویدایە تا مردار بووە بەهۆی لە حکمی ئەوە خوای گەورە ئەو ئافرەتەی بردە جەهەنەمەوە حەدیثی دووەم فەرمووی دخلت امرأة الجنة امرأة بغي في كلب سقته ئافرەتێکی جابزار داوێن پیسیش کاتێک بینی سەگێک زۆر تینوویەتی زۆر لە دەشتێک بیرێکی شەب و چۆ ناو بیرەکە بە پێڵاوەکەی پڕ کرد لە ئاو هێنایە دەرەوە و سەگەکەی ئاودا خوای گەورە دەفەرمێ بەهۆی ئاودانی ئەو سەگەوە خوا لێی خۆش بوو ئیبرام چۆن ئاژەڵ دەبێ زوڵمی لێ بکرێ ئەبەدەن قبوڵ نییە لە ئیسلامدا دەست خۆش بێشتەی جوانە بە هیوان هەموو مەلاکان یعنی بەو ئیتجاها گوتار هەفتانەتان هەبێت جارجار لەبەر ئەوەی ئەو تاوانە زۆرە بڕوا بکە کە هەبێت دەکەویتە ناو سوسیال میدیا من مەسەن هەندێکم دیوە بەخۆم بڵاوم کردیتەوە زۆر گرنگە لەبەرەوەی تاوان بەڵێ باشە چە سەرچاو هیچ قسیاری کەم نیە بەڵێ فەرموو گوێ لە برای خۆت بگرە کا قادرگیان ئەم ئوسلوبەی کە هەیە یان جار لەقتە دەکەوێتە بەرچاوم ینی هەوڵدا ئەوەی دەیکەیت مەبەستێت خۆ دەرخستن و ناو بانگ و ئافرین و لایکی خەڵک نەبێ شتێک دەکەی سوودی بۆ میلەت هەبێ سوودی بۆ خۆت هەبێ بۆ قیامەتی خۆت هەمومان دەمرین برای من ئەمڕۆ دەمرین بەخوا خوا محاسبەمان دەکرا وەڵای خوا محاسبەی ئەو زاڵم و دەسەڵاتە دەکا کە زوڵم لە خەڵک دەکا و ماڵی میلەت دەخوا بەخوا خوای گەورە محاسبەی مەلاش دەکا کە دینی حەق ناڵێ خوای گەورە محاسبەی مامۆستایەکی زانکۆ دەکا محاسبەی کاقادریش دەکا محاسبەی عەبدولەتیفیش دەکا وێ با هەوڵ دەین خوامان لە یاد بێت دەگەڕێینەوە لای بتەوێ و نەتەوێ خوای خۆمان بپەرستین بە دوای ئاژاو فیتنەشدا نەگەڕین دەتانەوێت حەق دەرخان دەستان خۆش بێ کاکە حەق دەرخەن دەتانەوێت نەسیحەتی خەڵککان بیکەن دەتانەوێت مەتەلەن خەڵکی زاڵم یعنی شەرمەزاری کەن باش بەڵام یعنی هەموو شتێک لە سنووردا بێت و قەزیەکەتان بەس بۆ لایک و ئافرین و دەستخۆشی باشە دەتوانین وەزا بدەمەوە ئەزانم تۆمەتێکی زۆر گەورەت خستە پاڵ من قەی ناکە نا ئەزانم سپاست دەکەم ئەمە نەسیحەتەکە لەسەر چاودا دەنێم بەس با وەڵام دەمەوە یعنی ئەو قسانە زۆر بە من دەگوترێ ئەمن هەموو کات یەک دقە مامۆستا شتێکم جێ لێ دەبی یان مەوزوعێک دەبی ئێستا مەزەن لەسەر ئەو مەوزوعی حەز دەکەم مامۆستا عەبدولەتیف سەلەفی بە ڕاشکاوی ڕێی خۆی لەسەر ئەوەی سووریا بدابێ من پرسیار لێ یەکەم ئەوە چ بۆ لایک و کۆمنتە دوای ئەو پێت ناخۆش نەبی من کەس هەیە لە کوردستان قادر نادر نەناسی ینی بە غەڵەت تێم مەگە چ پێویستم بە لایک کۆمنتە من ئەگەر بمەوێت لە دوو لایک کۆمنت بم دەیان شێوازی تر هەیە کە دۆسیی هەستیاری خەڵکە من دێم خەتەرترین خوا مامۆستا بە ئەو تۆمەتانە زۆر ئاڕاستەی ئێمە دەکرێت من دێم خەتەرترین دۆسیە باز دەکەم من نایم شتێکی ئیستفزازی بکەم لۆ ناوت ئەوانە من دێم ئەوەی کە باوەڕم پێ دەمێت تێبگەم لە ڕێی ئیسلامیەک لە ڕێی شوعیەک لە ڕێی دەسەڵات ئەو ڕەخنانەی دێتە سرم ئەمن دەبینم ئیسلامیەکان بنمونە لە کۆمنت پژگیری ئەو کۆمەڵکوژیە دەکەن پێویستم بەوێ کەسێکی وەکو تو ئاوا بڵێ ئەوە تاوانە لە بۆ من ئەوەم پێخۆشە کە گەنجی کورد هەست پێ بکە دژی تاوان بی شوعیەک تاوانی کرد چەپەک بڵێ تاوانە بەز ئەمن لۆ لایک کۆمنت ناکەم یعنی ئەمن دەمەوێت تێکگری بکەین بەس مامۆستا حەقا ڕێیتان زۆر ڕاشکاوانە تربی بڵێ ئەوەی لە سووریا ڕوویدا بەرامبەر ئینسان بەڵێ ڕاشکاوانەتر قسە بکەن ئەو مەتاتیە ئەو هالا هەر باشە بەڵێ إنسان الحكم على الشيء فرع عن تصوره
لە قاعدەیەکی شەرعیمان هەیە حکومدان لەسەر شتێک دوای چی دێ دوای ئەوە دێ کە تۆ تەسەووری تەواوت لەسەر بابەتەکە هەبێ و لات کاڵا واڵا بێت یعنی لات ڕوون بێت من کە شتێک ڕوون نەبێ لام چییە و چۆنە و ئەبعادەکانی بۆم نییە قسەی تێدا بکەم چکە گونابار دەبم نازانم ئێستا زۆر کوتیان جارێکیان پیاوێک هاتە لای قازیەک چاوێکی لەسەر دەستی بووتی فڵانە کەس چاوێکی دەرێناوم و چاوی کوێر کردوم قازی یەکسەر وتی بڕۆن فڵانە کەس بێن و چاوی کوێرکەنەوە نەفرێک مستشاری بوتی بۆستە جەنابی قازی پەنە مەکە شتێکت بینی یەکسەر بڕیاردەی بانجی ئەوی تریش کە بزان ئەوی تر چۆنە چی لێکرا کە ئەویان هێنا ئەو هەردوو چاوی دەرهێنرا بوو فەقیرە کەواتە نابێ ئێمە بە پەلا یەکلایەنە شتێک دەبینین یا ئیعلام زۆری درۆیە وایە بەشەی درۆیە بەشەی ڕاستە چاوا شەکاریە نابێ تۆ دەڵێ بۆ قسەنەک ئێکاکە من پەلە ناکەم شتێکە نەزانم ڕوون نەبێت و یەکلایی نەبێتەوە لەسەری ناتوانم بەس مامۆستا ڤیدیۆی دەیان ڤیدیۆ هەیە بە بەڵگەلەوەی بەڵگە زیاتر نییە کابرا دەری دێنی پیرەمێردە دەڵێت و ئەلەوی بنمونە کاکە ڤیدیۆ با من خزمەتت کەم برادەری خۆم برادەری خۆم کە من خۆم دەیناسم خەڵکی مووسڵ بوو ڕۆژێک بینیم لە تەلەڤیزیۆن ئاعترافی لەسەر خۆی کرد پرسیاریان لێ کرد ئەتوو چەند کەست کوشتووە وتی ئەوەندە کەسە ئەی ئەتوو تویە بەدڕەوشتیت لەگەڵ چەند منداڵ کردووە وتی ئەوەندە یعنی من شۆک بووم وتم خوای ئەو کەسەوە نەبوو دوای قەزیەکە یەکلا بۆ کوڕا کە هێنایەنەوە وتی من شتیوام نەوت بابە لە تەلەڤیزیۆنێ تی وەڵڵا ئەو پرسیارە لە من نەکراوە چون پرسیاری شتێکی تریان لێ کردووە جا جوابەکەی ئەویان لەسەر ئەو پرسیارە نەداناوە پرسیارەکانی ترداناوە برام لە ڤیدیۆ شت دەبینی و لە ئیعلام شت دەبینی نابێت کا قادر یەکسەر بڵێ بەس مامۆستا زین چێ بنمونە ڕوانگەی سووری بەس بە ئەو جملەی لۆ دیدارەکەی تەواو کەم سپاس دەکەم بەس یەکە وشێ ڕوانگەی سووری بۆ مافی مرۆڤێ ئەو ڕوانگە زۆر حەقانیە راپۆرتەکانی لە هەموو دنیا دەخوا ئەو بە ئاشکا ئەڵێ 500 کەسە خەڵکی هاوڵاتی تیرۆرکرا حەقە قسەتان هەبی حەقا ئەو گەنجە مسلمانانە فێرکەن بەرەو ئەوە بڕوا دژی تونند و تیژی بن تەئید نەکەن لە شتی خراپ باشە مامۆستا کاتم گرتی باجی ئەوە دەدەم کە دژی توندی تیژی منیشان بە کافرتاناوە ئێستا تونند و تیژەکان باشە مامۆستا دەیک سپاس بە هیوام ئەوە جار بەجار جواب مام دێ و ئەمەش ئەوە بۆ شێوەیە گفتوگۆ دەکەین ئەگەر نادۆ تەشقەلە بە خەڵک دەکەین ڕێز تێ سەرچاو